بێگومان بەرنامەی بەیانی 24 لەم هەک بە دەوڵەمەند و چڕوپڕەیە بەشێکی هەرە زۆری ئەو بابەت و نووسین و پەرتوکانن یاخود ئەو بڵاوکراوانن یان ئەو بەرهەمانەی گەنجانن کوردانن کە ڕۆژانە بەبێ ماندوو بوون ئەتوانن بەبێەوەی کە هیچ قورسێکی ژیان کاریگەریان تێ بکات بەرهەمێک بخەنە سەر هەگبەی ئەدەبیات و نووسینی کوردی بۆیە تەوەری ئەم ڕۆمان تایبەت کردووە بە چاپ و بڵاوکردنەوەی پەرتووکی فریال کە لەلایەن نووسەر ڕۆژنامەنووس محەممەد ئۆرهان کاری بۆ کراوە و نووسیوێتی کاک محەممەد هاوکاری خۆشمانە هەکار هەموو جارێک ینی لە چەند جارێک کە کەسێک گێت هەر هاوکاری خۆمانە کوردستان 24 کارمەندەکانی زۆربەی نووسەر و کەسانی بەتوانن کەسی مامۆستا بەخێربێ کاک محەممەد زۆر بەخێربێ دەستەکان خۆش زۆر سپاس بەیانی باش ڕۆژانە وەکو هاوکار لەگەڵ یەکەین ئەمڕۆ تۆ وەکو میوان و وەکو نووسەر ئێمەش وەکو پێشکەشکار و ئەم دارە باڵێن خاوەن ماڵ زیاتر لەگەڵتین بەڵام زۆر خۆشحاڵم کە دەبینم بەرهەمێکی دیکەت خستە نێو ئەدەبیاتی کوردی و بەرهەمەکەت بەڕاستی بەرهەمێکی جیاوازە لەو ڕۆ جیاوازە کە هەموو ئەوانەی کە دەتوان بە کرمانجی بخوێنەوە بۆ ئەوانەی دەتوان بە سۆرانی بخوێنەوە هەردووکی هەرتێدا نیو بەنی و کارت لەسەر کردووە پێم خۆشە باسێک لەو کتابە بکەی سەرەتا پاشان بین ئەندێک پرسیاری ورد لەسەر کتێبەکە بکەین دەستان خۆش بێت زۆر سپاس بەیانی باش دووارە کتێبەکە چیرۆکی کچێک دەگەێرێتەوە باسی نەهامەتی 6 ساڵ لە ناو دەسەڵاتی داعش ینی چ بەسەری هاتیە چیرۆکەکە لەسەر ئەوەیە کتێبەکەم دەمەوێت باسی ئەوەش بکەم سەرەتا لە ناوەکەی دەست پێ بکەم لەوانە زۆر کەس بڵێن فریال مانای چییە فریال بەخۆی بە عەسڵ کۆکەکەی وشەیەکی فارسیە لە فارسی و هاتیە ناو عەرەبی و حتا تورک و لە کوردستانیش ئەو ناوە بەکاردێنن بە مانای بەختەوەری دێتن ئەمن لۆ ئەو ناوم هەلبژار چکە دووشتی پێچاوانەیە باسێک هەیە دەڵێن مەسەلە زۆر کەس ناوی چییە بە گۆرەی ناوەکەی بەسەری دێتن کچەکە ناوی فریال بوو کچەکە ناوی فریالە پێچوانەی فریال بەدەردێت چکە فریال بە مانای بەختەوەری دێتن بەس ئەوەی بەسەری هاتی پێچەوانەی بەختەوەریەکە و چیرۆکەکە ڕاستیە بەخۆم چۆیم مەدانی چۆیم لەگەلیان مقابلم لەگەڵ کردیا دوای هێنامە ئەو دارشتنەکەی چاکم کردی و کردیمە کتێب باشە مامۆستا محەممەد زۆر جارە بینین نووسەران لە چیرۆکێکەوە توانن چەندین ڕۆمان و پەرتووکی تایبەت بنووسن تۆ لەکەوە دەستت کردووە بۆ بنووسین چۆن بۆم جارە ئەم شێوازت هەڵبژات کە بینەری چیرۆکێک بیت و دواتر دای ڕێژی بەم شێوازە جوانە بەخم لە ساڵی 2007ەوە ئیشی ڕۆژنامەنووسی دەکەم 2010 کولیە بەشی ڕاگەاندن بەشی رادیو تەلەڤیزیۆن تاوام کردیە ساڵی 2010 زانکۆی سەلاحەدین ئەوە 3 ساڵێژە کتێب دەست بە نووسینی کتێبم کردیە خەیالی منی منداڵی بوو خەیالی منی منداڵی بوو مەسەلا ئەگەر دوای کولیە تاوا بکەم ئەوجا دەست بە نووسینی بکەم مەسەلا زۆر کەس بە منیان گوتیە برادر یان کەسی دیکە گوتیە کەس کتێب ئێستا نایخوێنتن زۆر کەس وا بە منیان گوتیە لۆ دەنووسی لۆ خۆتمانی دەکەیت ئەم گوتم ئەوە خەیالی منی منداڵیە حەزم لێ ئەو خەیالە بکەم ڕاستی بەڵام یەکجار ئەوەش نییە کە خەڵکانێک هەیە ئێستا ڕاست دەکە کاک محەممەد قسەم گوێم لێ دەبی کە دەڵێ کەس ئێستا ناخوێنێتەوە بەڵام خوێنەر بەردەوام هەر هەیە و نووسری باشیش هەیە کە ئەو قسانە تەشجیعەکە بۆ نووسینی زیاتر وەنیا ینی خوێنەر بەردەوام هەر هەیە کەسانێک هەن تا ئێستاش ڕۆژانە هیچ کاتێک لە دەستیان دەرباز نابی ئەگەر بێت و 50 لاپەڕە کتێب نەخوێنەوە بەڕاستی بێگومان مەسەلا ئەوەی دوێنێ لە سوورانمان چا کرد دەوروبەری 45 نەفەر بەشدار بوون لۆ شتێکی باش بوو یان شتێکی گەورە بوو 45 نەفەر لە قەزایەکی وەکی سۆران بەشداری مەڕەسیمی ناساندنی کتێوێکی بن و کەسیش لەوێ نەیناسم کەس من نەیناستن لۆ شتێکی پیرۆز بوو یان شتێکی زۆر جوان بوو زۆر کێ خۆش بووم کاک محەممەد پێم وایە ئەم یەکەم بەرهەمت نییە وایە یەکەم کتێبت نییە کتێبەکانی دیترت کەی بڵاو کردەوە ئەمان باز لە چی دەکەن هەر ڕۆمانن یاخود ئەمانە بابەتی شعری من زیاتر حەزم لە ئەو شتانەی باز بکەم زیاتر شتی ڕاستی بێت ینی لە خەیالی دوور بن منە کتێبی پێشەوەیژم نووسی لەسەر ئەوە بوو چیرۆکی گوندێک مەسەلە کو لەلایەن دژمنانمان تێک دەدرێتن کۆ گوندەکە ئەوە دەکات ئەم باسی گوندەکەم کردیا لە ناو گوندەکە باسی بنەمالێکم کردیا بنەمالەکەم کردیا ناو ئەوەی کتێبی خۆسەرەکی پاڵەوانی کتێبەکەم لەناو ئەوەیش کوڕێکم کردیا پاڵەوانی سەرەکی کتێبەکە نمونە دەبێت محامی دوای دەکوژرێتن ئامانجەکەی ئەوەیە ببتن محامی بەرگری لە خەڵ بکرد بەرگری لە کورد بکتن دوای لە خۆپیشاندانێک دەکوژرێتن کتابەکەی من یەکەم لەسەر ئەوە بوو
ئەوەی دووەمیش ئەوەی لەگەڵ ئێوەیە لە داهاتوش کتێبێکم هەیە حەزم لێ ئەو جارە برێک جیاواز بتیان لە چێروک و ئەو کتێبەش لەسەر ئەوەیە کرمانجێک و فێری سۆران ببتن و فێری سۆرانی ببتن بەتایبەت لە بوو باکوور و لە بۆ ڕۆژاوە چونکە ئێستا هەم لە باکوور هەم لە ڕۆژاوە تەماشا دەکەین خەڵکێک زۆر هەین حەزیان لێ فێری سارەبەی سۆرانی ببن ئەمنیش گوتم باش شتێک ئەوها بکەم شتێکی جیاوازتر بکەم ئیشڵە هەڵ دەدەم لە داهاتوەیەکی نێزیکەویش جیاوازی تو ئەوەیە لە ناو کتێبەکان تا ڕەنگایەتەوە ئەوەی کە ئێستا کردوتە ینی لە لاپەڕی لە لای ڕاستەوە گەردەست پێ بکەین بە شێوەیەکە کە بە سۆرانی نووسراوە بەڵام لە پشتەوە هەر هەمان چیرۆکە بە کورمانجی نووسراوە ئەمە تۆ جارێکی دیکە دەریەخەیتەوە بە ڕووی بینەر خوێنەرا کە زاراوەکانمان زۆرن وە زمانی کوردی بەهۆی ئەم زاراوانە بەهۆی ئەم شێوازە جیاوازانەوە زۆر دەوڵەمەندترانی دەوڵەمەنی زمانی کوردی دەرخستەوە ئەمە جیاوازێکەیەتی ئەرکێکی قورس نەبوو بۆ تۆکە لە کتێبێک لە یەک کتێبە دوو زاراوە جێ بکەیتەوە بخۆم بە کرمانجیم نووسی دوای ئەوە لەلایەن برادێکەوە وەرگەری سۆرانی کرا ڕاستە قورسایی هەبوو بەس نمونە ئەو کتێبە هەموو لەسەر داهاتی خۆمەوەم کرد پارەی چاپ پارەی ئەو برادری وەرگەری کردی زۆر سپاسی دەکەم بەبێ بەرامبەر لۆ من وەرگەری کرد کتێبێکی پێشتریش هەر عینیاویش بەبێ بەرامبەر لۆ من وەرگەری سۆرانی کرا چونکە سۆرانەکەم لەوانە لە نووسینی زۆر باش نەبیتن هەندێ نەچاری دەبی کەسێک لە من وەرگەری سۆرانی بکتن بەس نازانم بدا زۆر کارێکی باشە من یەکسەر پێی سەرسان بووم زۆر جوانە بتوانی لێرەوە بە سۆرانی ئەمەش هەم ئەبێتە فێرکردنێکی باشی یانیوانی کە حەزەکەن بە کورمانجی قسە بکەنیان بنووسن ئەتوانن سوودێکی باش لە هەم لە ڕێگەی چیرۆکەکەەوە وەربگرن مەسەلە زۆر برادری من هەبوو سۆران بوون من کتێبەکەم پێدا دیاری دەگۆ من سۆرانەکەی ناخۆم دەگو حەزم لای کرمانجەکەی بخۆنم منیش سەوام ئەوە لۆ شتێکی باشە ینی ئەوە مانای ئەوەیە خەڵکی مە ئێستا دەیەوێت مەسەلە کەسێکی سۆران بیتن منە خۆ فێری کرمانجی بکتن یەکی کرمانج خۆی فێر ئەوە پێشکەوتنێکی زۆر باش بەیانی کە کاک محەممەد ئەو کتێبی پێدام ئەو کتێبەکەیە ئەمن کە کردمەوە یەکسەر لە کرمانجەکە کردمەوە لە کرمانجەکە ویستم بزانم شێوازی نووسینی کرمانجەکەی بە شیوەی ئاسانە من بتوانم بخوێنمەوە بەڵام کرمانجەکەش زۆر خۆش نووسراوە زۆر هەم چاپەکەی جوانە بیتەکانی جوانە هەم شێوازی نووسینەکەشی مەسەلەن ئێستا کە من کرمانجەکە دەخوێنمەوە باش لی تێدەکەم ینی کێشم لە بۆ دروست ناکە من زۆر هەوڵ دەدەم وەختی بنووسم ینی هەر کەسێک تێ بگات مەسەلا زۆر نووسین هەین لە سۆرانی وەرگەری کرمانجیم کرد نێزیکەی 10 کتێب لە سۆرانی وەرگەری کرمانجی کردیە مەسەلا هەندێک دێر هەیە تو دەیخۆنی تێناگێ ئەمە فکر دەکەم دەڵێم ئەگەر ئەو دێرە یان ئەو پاراگرافە کەسێکی شارەزان نەیزان تێ بگەتن خوێنەرێکی ئاساییان خوێنەرێکی سادەکو دەتوانتن لەو دێرەیان لەو پاراگرافە تێ بگەتن ئەو مامۆستا محەممەد تا چەند گرنگە زمانێکی سادە لە نووسینا هەبێت واتە زۆر جارە بینین نووسەرە زۆر ناودار و گەورەکان چەند کتێبێکیان هەیە کە ناتوانیت ینی مێشک توانایەوەی نییە بە یەک جار تێگەیشتنی هەبێت بۆت ئەبێت چەند جارێ بگەڕیتەوە سەر ئەو دێڕایە بچیتەوە بەشی کۆتایی بەڵام لە نێویشیاندا هەڵدەستێت کتێبێک بە زمانێکی سادەی ئاسایی بڵاوە کاتەوە هەر هەمان نووسەر ئەمە گرنگە بۆ نووسەر تۆ وەکو نووسەرێکە زمانێکی سادەی قسەکردن چۆنە ئاوا بەکاربێنیت لە نووسینەکانتا وڵێ ئێستا گەورەترین کێشەی کورد لە هەر چارپارچە ئەوەیە زمانێکی ستانداردمان نییە ڕاستە هەر زاراوەیەک دەوڵەمەندیەکە لە بوومە بەس نمونە کەسێکی هەیە لە باکوورە ناتوان بە پیتی عەرەبی بخوێنتن بە سۆرانی بخوێنتن بە پێچەوانەکە ئەو کێشەمان هەیە یعنی ئەمنیش بەڕێگە ئەو کتێبە هەولمدا ئەو کێشە کەمێکیش چارەسەر بکەن مەسەلەن نمونە کەسێکی سۆرانی بخوێنتن بزانێت بەرامبەرەکەی بە کرمانجی چ نووسی وەکی فەرهەنگێک ئیدیکەش لەو مەسەلەی نووسەر ئەم من بە بۆچنی من نووسەر هەیە دەیەوێت بەڕێگای کتێبەکانی خۆی پەیامی جیاواز بدەن مەسەلەن نمونە ئەمن نەمویستە بە زمانێکی قورس بنووسم ویستم بە زمانێکی سادە بنووسم هەموو کەسێک کتێب بکەن بەس لەوانە نووسەرێک هەبێت کتێبێک بنووسن ئامانجی ئەوە بلو کەسانی تایبەت بیتن مەسەلە هەندێک کتێب هەیە لەوانە من ناتوانم بخۆنم لەوانە جەنابتان ناتوان بخۆنتن بەس ئەوە بە بۆچنی من منداڵێکیش ئەگەر خوێندن نووسینی هەبتن دەتوانە بخۆنتن کەسێکی گەورەش هەر بەو شێوە دەتوانە بخۆن بە بڕوای من چۆن ئاژا ینی ئەو کتێبانەی کە کتێبی اختصازین تایبەتمەندن ئەمە ئاساییە بۆ کەسێکی تایبەتمەند کە دەخوێنێتەوە وەکو سەرچاوی زانستی بەکاردێنێ چەندی قورس بێ ئەو کەسە اختصاصی خۆتی دەتوانی لەگەڵی بڕوات ئەوەی تر بەشێک لە نووسەران پێیان وایە دەبی خوێنەر ئەو لەگەڵ ئاست بەرزیوی بڕوە ئاستی خوێنەر
خوێنەر ئاستی خۆی بەرز بکاتەوە بۆی لە کتێبەکە تێبگا بەشێکی دیکە باوەڕیان بەوە وایە من کتێبێک دەنووسم زۆر ئاساییە من بۆ داپیرم دانیشم بخوێنمەوە و داپیرم بە ئاسانی لی تێبگا هەر کەسە وەکو کاک محەممەد گوتی ینی شێوازی بیرکردنەوەی جیاوازە و پەیامی خۆیە کاک محەممەد لەسەر هەر بابەتی نووسین و ئەمانە تۆ بۆچی باوەڕت زیاتر بە بابەتی خەیاڵی نییە دەتەوێت بابەتی ڕاستەقینە بکەیت پێت وایە ئەمە زیاتر کار دەکات لە خوێنەر ئەمە زیاتر ڕۆ دەچێتە ناوناخ واللهی جاران کتێب خوێن پڕ بوون ینی کە زۆر هەبوون کتێبیان دەخوان ڕۆمانیان دەخوارد مێژویان دەخوارد مەسەلە دوێنێ لە مەراسیم برادێک دەگوم من باوەرم بە مێژوو نەمایە گوتم ئەگەر باوەڕمان بە مێژوی خۆمان نەبێت باوەڕمان بە چه هەبێت نمونە مەسەلا لە 20 ساڵی ئاخیرێ نمونە چ بە سەریما هات چ نەهامەتی بە سەری کورت هات خۆ مێژووە ئەگەر ئەمە ئەو ڕاستیە نەنووسین نمونە ئەو کتێبە ئەگەر دوای 20 ساڵ دیکە 50 ساڵ دیکەش منداڵێک بخۆندن دەزانێت لە ساڵی 2014 چ بە سەری باشووری کوردستان لە ڕۆژەوای کوردستان مەسلەی هاتنی داعش بە سەری کوردانی ئێزدی هات هەموو کەسێک دەتوانێتن چکە لە ناو کتێبەکە باسی ئەوەیژم کردی باسی هاتنی داعشم کردیە کو دەچێت گوندەکان داگیر دەکت و کو منداڵەکان دەڕفێن و دەست درێژیان دەکرد لەسەر ئەو شتانە هەموو باس کرد ئێوە بەخۆی مێژووە ئەگەر سیقەمان بە مێژوو نێتن ئەی باوەڕمان بە چ بێتن باشە کاک محەممەد نووسین لە هەرێمی کوردستان باسی هەیە ینی باشوور بکەین تا چەند ئاسانە و کێ پاڵپشتی ئەکات تۆ کە حەزت بە نووسینە لەکوێ پاڵپشتیت کراوە و پێویست بە چ جۆرە پاڵپشتیەکە وڵی ئەوەی من ڕاستەکە کەس یارمەتی منی نەدا لە مەسلەی دارایی لە مەسلەی چاپکردنەوەشتا هەموو لەسەر حسابی خۆم چاپم کرد بەس مەسەلە نمونە لۆ وەرگەری لۆ بەرگی برادرانی نێزیک یارمەتی منیاندا لە بۆ هەڵەچینی نەفەریان یارمەتی منیدا لۆ ئەو لا یارمەتی من کرا بەس بۆ مەسلەی داهات و چاپکردن و کەس یارمەتی من نەدا ئەمن مەسلە دەمەوێتن ئەو کتێبای خۆم چکە زۆر درێژ نییە ئەمن دەمەوێت نمونە بە ئینگلیزی بلاو بکەم دەمەوێت بە تورکی بە عەرەبی بە فارسی هەر چ نەبیتن بەو دراوسان دراوسیەکانمان ئەوانەی نمونە بە فارسی و تورکی و عەرەبی ئەوانە بزانن لەو سەدەی 21م چ بەسەری ماهاتیە چ بەسەری کچێک هاتیە لە تەمەنی 12 ساڵی 6 ساڵ لەژێر دەسەڵاتی داعش دەبێت چ بەسەری بێتن یعنی ئەگەر ئەو کتێبانە تەرجمەی زمانەکان دیکە بکرێن لەوانەیە ئەوانش بزانن چ نەهامەتیەک بەسەری ماهاتیە ئەمە گرنگە من هەر مەبەستم بوو کە لە ڕێگەیەمەوە کەسانێک ینی لەوانەیە بیان و بگرن بەوەی کە هیچ نانووسن هیچ ناکەن لە بەرەوەی پاڵپشتیان نیە بەڵام وەکو کاک محەممەد ئاماژەی پێکراکار کاتێکە بتەوێت شتێک بکەی بتەوێت ئەو پەیامە یاخود ئەو نەهامەتی بەسەر کورت هاتووە بیگەێنیت ئەو کات ئیتر خۆت هەنگاوانەی پێویستە بە پاڵپشتی کەس نابێت ئەگەر نووسەر بێ و عاشقی نووسین بێ دروستە بێگومان ینی هەوڵەکانی خۆی لێک زاویەت سەر ناکاتەوە قەتیس ناکە هەوڵدا هەر چۆنێ بتوانێت ئەو بەرهەمە ئەو پەیامێکە هەیە بیگەێنی کاک محەممەد لەم کتێبە من شتێک دەبینم پێم وایە تۆ هەوڵت داوە دوو بابەت بگەێنی یەکیان بە دیکۆمنتکردن جێرانەوەی مێژوێک وەکەوەی کە خۆت باست کرد کورت لەو نێوان ئەو ساڵە 2014 تاوەکو 2019 چی بەسەر هات و لە هەمان کاتدا جێرانەوەی چیرۆکێک هاوشێوەی ڕۆمانێک ئامانجەکەی تۆ هەرەوەیە هەم ئەوەیە هەم مەسلەی زمانەوانیە هەم مەسلەی ئەدەبیاتی کوردیە ئیدیکەش نمونە مەسەلە باسم کرد بە کرمانجی و سۆرانیە ئەوە شێکی لە ئامانجەکانی منە ئەوەش بە بۆچنی من شتێکی باشە حەزم لێ نمونە لە تورکیا نمونە ئەگەر چاپ بکەم دەمەوێت لە تورکیان بە کرمانجی و تورکی نمونە چاپ بکەم ئەگەر لە شوێنێک دیکە بەو شێوەیە ئەوە باشە پلانی داهاتوو چییە بێت کەواتە لە بوو مەسلەی کتێبەکەم دەمەوێت تەرجمە ئینگلیزی بکەم ئەگەر پشتیوانیم بکرێتن مەسەلە عەرەبی حەزم لێ زۆر تەرجمە بکەم لە بە تورکی بەو شێوەیە ئیدیکەش ئیداهاتوو باسم کرد کتێبێکم هەر دەمەوێت لەسەر زمان فێربوونی کرمانجێک و فێری سۆرانی ببتن ئامانجی من ئەوەی ئەوش لە هەڵدن ئیتر دەستە پێ کردو ناوەستی تقریبا 180 تاوا بووە بەرهەمەکەی دیکە خەریک ئامادە دەبێت ئینشەڵڵا تاوانەوەی نەماوە بەرنامێک تر دەبێت ساڵ داهاتوو تاوا بێتن کاک محەممەد زۆر سپاس بۆ تۆ هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بە هیوای بەرهەمی زیاتر ینی من دوو جار دڵخۆشم هەم بەرهەمێکی دیکە ئاتە کتێبخانەی کوردی هەمیش هاوکارێک و هاوڕێکی خۆمانە کە بەڕاستی بەرهەمەکەی ئامادە کرد زۆر سپاس کاک زۆر سپاس بۆ کوردستان 24 دەستان خۆش دەست و پەنجەت هەر ڕەنگین بێ و بەرهەمی زیاترت هەبێت زۆر سپاس